شەپۆلێکی چڕی بەفربارین ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە. کەژناسی سلێمانی دەڵێت تا درنگانێکی ئەم شەو بەفربارین بەردەوام دەبێت و بۆ ڕۆژی دواتریش پلەکانی گەرما بۆ خوار 5 پلەی سەدی دادەبەزێت. شەپۆلی سارد و سەرما و بەفربارین بۆ بەشێک لەو هاوڵاتیانەی لە ناوچەکانی گەرمەسێر نیشتەجێن وەک خۆشی و چێژ لی دەڕواندرێت. ئەم هاوڵاتیە 200 کیلۆمەتری بڕیوە و لە دووسخورماتووە هاتووە بۆ سلێمانی تا دیمەنی بەفربارین و خۆشیەکانی لەگەڵ هاوڕێکانی لێرە بەسەربەرن. من لە دووسخورماتۆ هاتمە لەبەر بەفرەکە دوێ کە دیمانە وتیانە بەیانی بەفرەیەتر لەبەرەوە ئێمەی زۆر حەزمان لە بەفرە. لەوێ هاتن بۆ ئێرە چەند کیلۆمەترتان بڕیەوە؟ تقریبا 200 کیلۆمەترە. بەس بۆ شەڕەتەوە بەڵام بەڵە لەبەرم شارە خۆشەکە و بەفرەکە. بەهۆی بەردەوامی بارینی بەفرەوە بۆ ماوەی چەند کاتژمێرێک ڕێگەی سەرەکی دەباشان سیتەک داخرا. تیمەکانی بەرگری شارستانی و ئۆتۆمبیلەکانی پاکەرەوەی ڕێگاکان کە هەسەر بە بەڕێوەبەتی ڕێگەوبان و شارەوانی سلێمانین ڕێگەکان پاک دەکەنەوە. ئێمە حەو ئامێرمانەیە بە 3 تیم دامان ناوە بە ئامێری گرێدەر و شۆفڵ بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی سلێمانی ئەوانیشمان لەگەڵان چاکرد و پاراستنی ڕێگاکان ئەوانیش بە کاسەحەکان بەردەوام بەیەکەون لە پەیوەندیان بۆ کردنەوەی ڕێگاکان. دەوترێت ینی خوێ بکەی بە جادەبانەکانە زووتر ئەیکاتەوە ئێوە ئەو خوێتان کاتێکە کە بەستن ڕوو باجارە بەستن ڕووی نایەوە بەس بەفرێکی زۆر ئەبارێ. ئێستا ئەگەر خێشکی هیچ سوودێکی نییە تاکو پاکردنەوەکەین لەسەر ڕێگەکانە و ئیشاڵا لە ئێوارەوە دەستەکەین بە ڕشنی خوێ لەسەر شەقامەکانە. هاتوچۆی سلێمانی دەڵێت ڕێگەکان مەترسی بەستنیان لەسرە. خزینی ئۆتۆمبیل و وەرگەڕان ئەگەری زۆری هەیە داوا لە هاوڵاتیان دەکرێت خۆیان لە ناوچە شاخاویەکان بە دوور بگرن. ئەم ڕێگرتنەمان بۆ ئەوە نیە عەزیەتی خەڵک بین تەنها وەکو ڕێنماییە لە بەرەو ئێمە خۆمان بە سیارەکانی خۆمان چینەتە سەرەوە هەتا سەر فەرعەکەی دۆڵە میرانیش ناتوانانی ئۆتۆمبیل بڕوا. ئەو سیارە بچووکانش کە ڕۆشتون بڕۆزانە سەن سیارە پەکی کەوتووە بەجیان هێڵاوە ئەمانش کە بڕۆن ڕێمان لێگرن پەچێکەوە سەر ناکەوێت. بۆیە تەنها داوا لە شۆفێرانەکەین ئەمڕۆ تا ئەتوانن بە پێ بڕۆن سیارەکان لە دوودانگە حەزیان لێ بەناو بەفرەکەش بە پێ بێرن و سیارەکانە بن هەم نەبنە گرفتی هاتوچۆوە لە ڕووداوی دڵتەزێنیش بە دوور بن. باشە مەترسی هەیە لەسەر وەرگەڕان و خلیسکان؟ ئەی تەبعەن هەیە تێرەوەڵا سیارانەی کە دەبڵەکسەر نەبێ ئەخزێت. ئەگەر ئەوانی زۆریشان زنجیریان بەستووە هەر باشترە بەڵام ئاوا بەبێ زنجیری ئێستامان ڕێمان گرتووە تەنها لەبەر سەلامەتی هاوڵاتیانەوە و لێرەشەوە وەکو هاتوچۆ ئێمە سەرجەم مەفرەزەکان و برا ئەفسەرامان وەگەی بینی لە هەموو شوێنەکان لەگە برادرانی ئاسایش و پۆلیسا وەکو لیژنەیەکی هاوبەش لەم سنوورانی تەنها هاوکاری خەڵکەکەین بۆ پاراستنی ژیانی ئەوان و بۆیە داواکارین لە سەرجەمرا شۆفێران لە هەر شوێنێک من بتوان خۆیان بە دوور بگرن لەم شوێنانی کە بەستەڵەک و بەسوێتی. کەژناسی سلێمانی دەڵێت کاریگەری ئەو شەپۆلە تا سەرەتای هەفتەی ئایندا بەردەوامی دەبێت. لە ڕۆژانی داهاتوش بەهۆی دابەزینی زیاتری پلەکانی گەرما مەترسی بەستنی شەقام و ڕێگەوبانەکان زیاتر دەبێت. ماوەی زیاتر لە چەندین ساڵ دەبێت بە هێندەی ئەمساڵ لە سنووری پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان بە دیاریکراوی بەفر نەباریوە. دەوترێت بارینی ئەم ڕێژەیە لە بەفربارین کاریگەری باشی دەبێت لەسەر زۆربوونی ئاوی ژێرزەوی و مەترسیەکانی کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی کەم دەکاتەوە. لە هەمان کاتدا ڕێنمایی هاوڵاتیان و شۆفێران دەکرێت کە خۆیان بە دوور بگرن لە چوونیان بۆ ناوچە شاخاویەکان چونکە مەترسینی خزین و وەرگەڕانی ئۆتۆمبیل و پێکدادان هەیە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.